سڵاوتان لێ بەڕێزان، وەک خۆتان ئاگادارن ماوەیەکە بارێکی جۆرێک لە نائاسایی بەڕێوە دەچێت لە کوردستان، ئەویش بە ڕاگررتنی هاتوچۆیە لە ناو شارەکان. ئێمەش بەو پابندبوون بە ڕێنماییەکان و لە هەمان کاتدا سەلامەتمانەوەی خۆمان و دەوروبەرمان بڕیارمانداوە کە لە ماڵەوە بمێنینەوە. شخصی خۆم تا ئێستا سوپاس بۆخوا گرفتێکی وای بۆ دروست نەکردم لەبەر ئەوەی کاتەکانم ڕێکخستووە و چەند بابەتێکیش هەن کە ئەنجامیان دەدەم، وەکو کتێب خوێندنەوە و ئەنجامدانی هەندێک کار لەگەڵ ماڵەوە و دانیشتن لەگەڵ خانەوادە و ئەو جۆرە بابەتانە. یەکێک لەو بابەتە سەرەکیانەی کە خۆم پێوە سەرقاڵ دەکەم سیرکردنی فیلمە. هەرچەندە ڕاستگۆیانە بڵێم بەر لە کوارنتینیش من هەر سەیری فیلمم دەکرد، ڕۆژانە دەتوانم بڵێم سەیری فیلمم دەکرد، بەڵام لەگەڵ دروستبوونی کوارنتین ئیدی کاتەکە زیاتر بووە، سوپاس بەخوا دەتوانین زیاتر سیر بکەین. بەڵام زۆر جار خەڵک و هاوڕێکان دەپرسن ئاخۆ فیلمێک باشە سەیری بکەین یاخود فیلمێک هەیە کە لەگەڵ بیرۆکەی ئێمە بگونجێت و لەگەڵ خوڵقی ئێمە بگونجێت. بۆیە بە پێویستم زانی ئەم ڤیددیۆی تۆمار بکەم تا دە باشترین زنجیرەتان پێ بڵێم کە بەڕای خۆم زنجیرەی هەم شیاون بۆ سیرکردن، هەم خانەوادەین دەتوانین لەگەڵ خێزانەکە تەماشای بکەیت، هەمیش لەگەڵ کۆمەلگا و کللتوری ئێمەدا دەگونجێت و بابەتەکانیش بابەتی سەرنجڕاکێشن. لە هەمان کاتدا وەک گوتم دەتوانیت نێوە خانەوادە و خێزان سەیری بکەیت. طبعاً وەک گوتمان ئەمانە باشترین زنجیرەی خێزانین کە خۆم سەیرم کردبن، لەوانەیە زنجیرەی باشتریش هەبێت، حەز دەکەم ئەگەر هەیە لە کۆمنت بینووسن. بەڵام ئەمانە زنجیرەی خێزانی شیاون کە دەتوانین لەگەڵ خانەوادەکەت سەیریان بکەیت و کاتی پێبەسەر بیت. لە هەمان کات هەوڵ دەدەم ئەو زنجیرە و ئەو فیلمانەی کە باسییان لێوە دەکەم لینکەکەیان لە خوارێدا بنێم. بەشێکیان بە کوردی هەن، بەشێکیشیان بەداخەوە تا ئێستا لە هیچ وێبسایتێکی کوردی و لە هیچ تەلەڤیزیۆنێک پێم وابێ نەکراون بە کوردی، بەڵام هەوڵ دەدەم زنجیرەکە بە لینکی ئینگلیزی یاخود عەرەبی بۆتان دابنێم. ئێستاش بە یەکەی زنجیرەکان دەست پێ بکەین و لە ژمارە دە دەست پێ بکەین. زنجیرەی ژمارە دە بریتە لە زنجیرەی دۆکیومنتاری یاخود زنجیرەی بەڵگەنامەیی 7 Worlds 1 Planet. ئەم زنجیرەیەکی سروشتیە ساڵی 2019 لە کەناڵی BBC بەریتانی پەخش کرا. زنجیرەکە خۆی لە 7 ئیپیسۆد یاخود 7 ئەڵقا دەبینێتەوە کە درێژی هەر ئەڵقەیەک نزیکە 1 سەعات دەبێت. زنجیرەکە لە هەر ئەڵقەیەک دەچێت بۆ کیشوەرێک، هەروەها سروشتی ئەم کیشوەرە پیشان دەدات یاخود لە سروشتی ئەم شوێنە دەکۆڵێتەوە. ئەم زنجیرەیە لە ئێستادا لە وێبسایتی ڕۆتن تۆمەتۆ ڕێژەی 100% پێدراوە کە ڕەخنەگران ڕێژەی 100% پێداوە. لە هەمان کاتیش لە وێبسایتی IMDb ڕێژەی 9.4 لەدا پێدراوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە و پێم وابێ هاتۆتە ناوی یەکێک لە دە باشترین زنجیرەکان بە درێژایی مێژوو. زنجیرەکە پێم وابێ ئێستا لە بەشێک لە وێبسایتە کوردیەکان بەردەستە، نازام ئاخۆ کەناڵێک کردیویەتیان نا، بەڵام لە زۆرێک لە وێبسایتەکان بەردەستە. لینکەکەشمان لە خوارەوە داناوە لە دیسکریپشن دەتوانن ببینین. زنجیرەی نۆیەم زنجیرەیەکی کوردیە. بەڵێ ڕاستە ئێمە وەکو کورد تا ئێستا زنجیرەمان کەمە، بەڵام زنجیرەیەک هەیە کە خۆم هەر لە مێژینەوە مەراقم لێی داوە و زۆر پێی سەرسامم. ئەویش زنجیرەی مەمێ ئالان یاخود مەموزینە. لەوانەیە زۆربەتان بەم زنجیرەیە ئاشنا بن، بەڵام لەوانەیە بەشێکی کەمتان بینی بێتان، بەتایبەت لە نەوەی ئێستا و سەرووی 2000ەکان، لەبەر ئەوەی ئەو کات ئەوان بچووک بوون کە بۆ یەکەم جار زنجیرەکە پەخش کرا. دواتریش بەپێی کات بێگومان وەکو گشت زنجیرەکانی تر بینەری کەم بووە و کەمتر باسی لێوە کرا. لەگەڵ ئەوەشدا بەڕای خۆم باشترین زنجیرەی کوردی بە درێژایی مێژوو زنجیرەی مەمێ ئالانە. زنجیرەکە لەلایەن دەرهێنەر ناسر حەسەن دەرهاتووە بە بەشداری چەندان ئەکتەری بەناوبانگ کە تاکو ئێستاش ناوبانگیان دەرکردووە و لە فیلم و زنجیرەکان بەشدارن. پێم وابێ دەڵێن نزیکەی 1000 کەس بەشداری فیلمەکەی کردووە لە دەرهێنان و ئامادەکاری و گشت بابەتەکان، هەروەها نزیکەی 250 ئەکتەریش بەشداریان کردووە. زنجیرەکە لە ساڵی 2002 لە کوردستان TV لە ڕەمەزان پەخش کرا، لە 27 ئەڵقە پێک دێت. ئەڵقەکانیش ئێستا لە یوتیوب بەردەستن، لینکەکەم لە خوارەوە داناوە. زنجیرەکە باس لە مێژووی کوردستان دەکات کە تێکەڵ بە چیرۆکێکی خۆشەویستی کراوە لە نێوان مەم و زین. زنجیرەکە لە کتێبێک وەرگیراوە کە لەلایەن نووسەری گەورە ئەحمەدی خانی نووسراوە. طبعاً چیرۆکەکە چیرۆکێکی زۆر کۆنا، زۆربەی هەرە زۆری کوردان پێی ئاشنان، بەڵام لەوانەیە زنجیرەکەیان نەدیبێت. بۆیە بە گرنگ و پێویستی دەزانم کە سەیری زنجیرەکە بکەن لەبەر ئەوەی زنجیرەیەکی شایەنە. زنجیرەی هەشتەممان بریتە لە زنجیرە کارتۆنی Fast and Furious
Spy Racers. زنجیرەکە لە ساڵی 2019 پەخشکرا لە 8 ئەڵقە پێک دێت. زنجیرەکە کارتۆنیە بەڵام بە جۆرێک بۆ خانەوادە و بۆ خێزانیش دەبێت لەبەر ئەوەی بابەتی سەرنجڕاکێش و دڵخۆشکەرن. چیرۆکی ئەم زنجیرەیە لە کۆمەڵ فیلمێک وەرگیراوە کە تاکو ئێستا پێما بێ 8 بەشی لێ دەرهاتووە و بەشی نۆیەمیشی بەڕێوەیە. زنجیرەکە لە ڕۆتن تۆمەتۆ پلەی 80 هەیە واتە 80% پێدراوە. هەروەها لە وێبسایتی IMDbش 5.4 پێدراوە. لەگەڵ ئەوەشدا زنجیرەیەکی خانەوادەیی خۆشە، ئێستاش لە نێتفلیکس بەردەستە و هەروەها لە چەند وێبسایتێکی کوردیش پێما بێکراوە بە ژێرنووسی کوردی لە خوارەوە لینکەکەی دادەنین ئینشاڵڵا. زنجیرەی دواتر و ژمارە 7 بریتە لە زنجیرەی A Series of Unfortunate Events. زنجیرەکە لە 3 وەرز پێک دێت و لە 25 ئیپسۆد خۆی دەبینێتەوە. چیرۆکی زنجیرەکەش باس لە 3 منداڵی هەتیو دەکات کە هەوڵ دەدەن بۆ پاراستنی میراتی خانەوادەکەیان لە کاتێکدا دژایەتی دەکرێن لەلایەن کەسێک بە ناوی کاونت ئۆلاف کە هەموو هەوڵێکی خۆی دەدات تاکو دەست بەسەر میراتی خانەوادەکەیاندا بگرێت. چیرۆکەکان لە شێوازی تراژیک و لە هەمان کات فانتەزین. بۆ زانیاریتان چیرۆکەکان خەیاڵین و جۆرێک لە خەیاڵ دێتە ناو ڕووداوەکان و بە شێوازێک لە شێوازەکان لە لۆجیک بەدەردەچێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا چیرۆکێکی خانەوادەیی خۆشە. ڕاستە چیرۆکەکە تراژیدیا بەڵام بە جۆرێک لە جۆرەکان حەزی تەماشاکردنت پێدەبەخشێت و وات لێ دەکات کە سەیری ئەڵقەکانی بکەیت. زنجیرەکەش بەگشتی لە ڕۆتن تۆمەتۆ 96% پێدراوە، هەروەها لە IMDb 7.5 پێدراوە. ئەمەش ڕێژەیەکی زۆر باشە. ئێستاش لە نێتفلیکس بەردەستە و لە وێبسایتە کوردیەکانیش بەردەستە. لینکەکەی لە خوارەوە دووبارە دادەنین. زنجیرەی شەشەمان بریتە لە زنجیرەیەک کە تایبەتە بە چێشتێنان، ئەویش زنجیرەی شێفس تەیبڵ. زنجیرەکە لە تۆڕ نێتفلیکس پەخش دەکرێت لە 5 وەرز تا ئێستا پێک هاتووە، وەرزی شەشەم و هەفتەمیشی بەڕێوەیە. زنجیرەکە هەر ئەڵلقەیەکی دەچێت بۆ لای چێشتێنەرێک کە چێشتێنەری زۆر بەتوانان و چێشتێنەری بەناوبانگن لە جیهان، هەروەها چێشتەکانی ئەوان پیشان دەدات. ئەمە زنجیرەیەکی زۆر سەرنجڕاکێشە بە تایبەتی بۆ ئەوانەی حەز بە بینینی خواردن و شێوازی دروستکردنی خواردنەکان دەکەن، بە تایبەتیش خانمان. بۆیە پێشنیار دەکەم سەیری بکەن. طبعاً زنجیرەکە زۆر بەناوبانگە. لە ڕۆتن تۆمەتۆ ڕێژەی 81% وەرگرتووە، هەروەها لە IMDb ڕێژەی 8.4 وەرگرتووە. ئەمەش ڕێژەیەکی دووبارە زۆرە بۆ زنجیرەیەک کە زنجیرەی دۆکیۆمنتاری بێت. ئەم زنجیرەیەش بە هەمان شێوە بۆ ناو خانەوادە زۆر خۆشە، بە دڵنیایەوە ئەگەر سەیری بکەن بێگومان برسیتان دەبێت، لەبەر ئەوەی خۆشترین خواردنەکان بەدەستی باشترین شێفەکانی جیهان پیشان دەدات. زنجیرەی پێنجەممان بە هەمان شێوە زنجیرەیەکی دۆکیۆمنتاریە، بەڵام ئەمەیان جیاوازە لە دووەکەی تر. ئەویش بریتە لە زنجیرەی Making a Murderer، دروستکردنی تاوانبارێک. ئەم زنجیرەیە دەتوانین بڵین تا ئاستێک بۆ منداڵان ناشێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ خانەوادە زۆر گرینگە و پەیامی زۆر باش ڕوون دەکاتەوە. زنجیرەکە لە ڕاستیەوە وەرگیراوە و تا ئێستاش بەردەوامە. طبعاً ئەوەی باسی لێوە دەکەم ئێستا کە مێکسپۆری تێدایە بۆی ئاگادار بن. زنجیرەکە باس لە پیاوێک دەکات بە ناوی ستیڤن ئەیڤری کە لە ساڵی 1995 بە تاوانی کوشتنێک بند دەکرێت. دواتر لە ساڵی 2003 دەردەکەوێت کە ئەو کەسە تاوانبار نییە، بۆیە ئازاد دەکرێت. لە ساڵی 2005 ئەو پیاوە داوایەک لە مەحکەمە دژی ئەو کەسانێک کە ئەویان تاوانبار کردووە تۆمار دەکات. بەڵام بە شێوازێکی سەیر لە ساڵی 2007 تاوانێک لە شوێنە ئەنجام دەدرێت کە ستیڤن ئەیڤری لێی نیشتەجێیە. بە جۆرێک لە زۆرەکان تاوانەکە دەگەڕێتەوە سەر ئەم جارەیان بەڵگەکان زیاتر سوورن لەسەر ئەوەی کە ئەو تاوانەکەی ئەنجام داوە. بەڵام زنجیرە دۆکیۆمنتاریەکە لێکۆڵینەوە لەسەر ئەوە دەکات کە ئاخۆ ئایا ئەو تاوانبارە یاخود نە. تا ئێستا زنجیرەکە بەڵگەی زۆر باشی سەلماندووە کە ئەو تاوانبار نییە، بگرە بەڵگەی وای پیشانداوە کە بە جۆرێک لە جۆرەکان خەڵکانێکی زۆر هەم بدات کە بەرگری لە ستیڤن ئەیڤری بکەن. دەتوانم بڵێم ساڵانە ڕۆژێکیان داناوە کە جۆرێک لە خۆپیشاندان ئەنجام بدەن. ئەم خۆپیشاندانانە داوا دەکەن کە دادگایەکە دووبارە بکرێتەوە و ڕاستیەکان بسەلمێنرێن. تا ئێستا 2 سیزنی لێ هاتووە، پێدەچێت سیزنی سێمیشی بێت. هیوادارم سیزنی سێمی کۆتایی بێت، لەبەر ئەوەی ئەو کات بۆمان دەردەکەوێت کە کەیسەکە یەکلا بۆتەوە ئاخۆ ستیڤن ئەیڤری هەربەجددی تاوانبارە یاخود بێتاوانی سەرمێنراوە و لە سیزنی سێم بێتاوان دەسەرمێنرێت و کۆتایی پێدێت. زنجیرەکە لە وێبسایتی ڕۆتن تۆمەتۆ 84% هەیە، هەروەها لە IMDb 8.6 لە 10 هەیە،
ئەمەش ڕێژەیەکی زۆرە دووبارە بۆ زنجیرەیەکی دۆکیومنتاری سەیری بکەن بێگومان پەشیمان نابنەوە. زنجیرەی چوارەم زنجیرەیەکی کورتە بەڵام زنجیرەیەکی نایابە، ئەویش بریتە لە زنجیرەی چرنۆبڵ. ئەوانەی شارەزای فیلم و زنجیرەکانن بەدڵنیایە و ئاگاداری ئەم زنجیرەیەن. ئەم زنجیرەیە لە ساڵی 2019 پەخشکرا لە HBO لە 5 ئەڵقا پێک دێت کە هەر ئەڵقەیەکی نزیکەی سەعاتێک دەبێت. باس لە ڕووداوێکی ڕاستی دەکات کە لە ساڵی 1986 لە رووسیا ڕوویداوە، ئەویش ڕووداوی تەقینەوەی کانێکی چەکینەوەویە. چیرۆکی زنجیرەکە هەر لە سەرەتاوە باس لەوە دەکات ئاخۆ چی ڕوویداوە، چۆن ڕوویداوە، هۆکارەکان چی بوون. بەلای خەڵکانێکی زۆرەوە یەکێکە لە هەرە باشترین زنجیرەکان و بگرە هەندێک دەڵێن باشترین زنجیرەیە لە مێژوو. زنجیرەکە لە ساڵی 2019 چەند خەڵاتێکی زۆر گرنگی بەدەست هێنا، لەوانەش خەڵاتەکانی Emmy Awards کە تایبەتە بە زنجیرە. ئەم زنجیرەیەش لە Rotten Tomato ڕێژەی 96% هەیە، هەروەها لە IMDb ڕێژەی 9.4 هەیە. ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە بە تایبەتی بۆ کورتە زنجیرەیە کە تەنها لە 5 ئەڵقە پێکات بێت. هەرچەندە ڕووداوەکانی کورتن کە لە 5 ئەڵقە هەمووی کۆکراوەتەوە، بەڵام زنجیرەیەکی سەرنجڕاکێش و بەهێزە. زنجیرەی سێمان بە هەمان شێوە لە ساڵی 2019 پەخشکرا، ئەویش بریتە لە زنجیرەی His Dark Materials. زنجیرەکە لە شێوەی نهێنی ئامێز و خەیاڵیە، باس لە کچێکی هەتیو دەکات کە بە دوای هاوڕێوەمبووەکەیدا دەگەڕێت. لە کاتی گەڕانەکەیدا چەند ڕووداوێکی سەیری بۆ دەردەکەوێت و چەند هاوڕێیەکی نوێ دەناسێت. لەم حاڵەتانەش هەندێک حاڵەتی ڕفاندن کە هەوڵ دەدەن لەگەڵ هاوڕێکەیان ئەم حاڵەتانە ئاشکرا بکەن. زنجیرەکە لە Rotten Tomato ڕێژەی 80 هەیە لە 100 و هەروەها لە IMDbش 8 لە 10 پێدراوە. ئەمەش دووبارە ڕێژەیەکی بەرزە، هەرچەندە بابەتی خەیاڵی کەمێک تێدایە و لەوانەیە کللتوری ئێمەی کوردەواری زۆر ڕانەهات بێ لەگەڵ بابەتی فانتازیا و خەیاڵ، بەڵام زنجیرەیەکی سەرنجڕاکێشە و ڕووداوەکانی وات لێ دەکەن کە مەراق بکەیت ئاخۆ لە داهاتوودا چی ڕوودەدەن و چی بەسەر ئەو کچەدا دێت و چی بەسەر هاوڕەکانیشی دادێت. زنجیرەکە لە 8 ئەڵقە خۆی دەبینێتەوە. ئێستاش لە بەشێک لە وێبسایتە کوردیەکان پێما بێکراوە بە کوردی و لینکەکەیمان لە خوارەوە داناوە. لە پلەی دووەم دوو زنجیرم داناوە، ئەوانیش هەریەکە لە زنجیرەی The Crown هەروەها Downton Abbey. ئەو دوو زنجیرەیەم بۆیە لە پلەی دووەم داناوە لەبەر ئەوەی تا ئاستێکی زۆر لە یەک دەچن. ئەویش لەبەر ئەوەی باس لە بەریتانیای سەدەی ڕابردوو دەکات بە تایبەتی سەرەتا و ناوەڕاستی سەدەی ڕابردوو. زنجیرەی The Crown باس لە ژیانی خاتوو ئیلیزابێت یاخود شاژن ئیلیزابێتی دووەم دەکات کە گەنجترین شاژن بووە لە مێژووی بەریتانیا. زنجیرەکە خۆی لە 3 وەرز دەبینێتەوە کە وەرزی یەکەم و دووەمی باس لە گەنجایەتی و سەرەتای دروستبوونی ئەو شاژنە دەکەن. بەشی سێمیشی باس لەو کاتە دەکات کە تەمەنی شاژن کەمێک بەسەرتر چووە و گەورەتر بووە. لە زنجیرەکەدا چەند بابەتێکی سیاسی زۆر گرنگ و پێویست ڕوون دەکرێنەوە. باس لە سەردەمی وینستن چرچل دەکات، هەروەها ئەو حکومڕانی دوای ئەو دەستی پێکرد، هەروەها چەند بڕیارێک کە ئەو دای و لە هەمان کاتدا شاژن تیاندا دەستی هەبوو. تەرکیزی زنجیرەکە زیاتر لەسەر شاژن خودی شاژن خۆیەتی، بەڵام لە هەمان کاتدا کێشەی ناوخانەوادەی شاژنیش پیشان دەدات لەگەڵ خوشکەکەی و لەگەڵ هاوسەرەکەی و هەروەها دەوروبەری. پیشان دەدات کە ئاخۆ گەنجترین شاژن چۆن هەڵسوکەوت دەکات و چۆن مامەڵە دەکات لەگەڵ دەوروبەری، هەروەها چۆن خۆی ڕادەهێنێت و دەسەڵات دەکات وەکو شاژنێک. بە هەمان شێوە ئەم زنجیرەیەش پلەیەکی بەرزی پێدراوە، ڕێژەی 89% لە Rotten Tomatoes پێدراوە، لە IMDbش ڕێژەی 8.7 پێدراوە. زنجیرەیەکی زۆر نایابە بە تایبەتی لە بواری سیاسی و خێزانی. زنجیرەکەی تر کە زنجیرەی The Downton Abbey بە هەمان شێوە باس لە هەمان سەردەم دەکات و کەمێک پێشتر کە پێم وایە بنزیکەی ساڵی 1920 ئەویش باس لە خانەوادەیەک دەکات کە خانەوادەیەکی خانەدانی بەریتانیان کێشەکانی ناوخۆیان و کێشە سیاسی و هەروەها کێشە کۆمەڵایەتەکان کە ڕوبەڕوویان دەبنەوە. ئەو زنجیرەیەش خۆی لە 6 سیزندا دەبینێتەوە یاخود 6 وەرزدا دەبینێتەوە، هەروەها فیلمێکیشی ساڵی پار کە ساڵی 2019 بوو پەخشکرا، ئەویش لە Rotten Tomatoes 86% پێدراوە و لە IMDbش 8.7 پێدراوە بە هەمان شێوەی زنجیرەی The Crown. ئەو دوو زنجیرەیە هەردووکیان تا ئاستێک ڕووداوەکانیان لە یەک دەچێت، بەڵام یەکێکیان باس لە خانەوادەی شاهانە دەکات و یەکێکیان تەنها باس لە خانەوادەیەکی خانەدان دەکات لە بەریتانیا. ڕووداوەکانیشیان هەردووکیان سەرنجڕاکێشن، دەتوان هەردووکی سیر بکەن، بێگومان
زۆر نایابن. پێم وابێ زنجیرەی The Crown تا ئێستا نەکراوە بە کوردی و ژێرنووسی بۆ نەکراوە. ئەگەر کرابوو لینکەکەی دادەنێن، ئەگەریش نەکرابوو هەوڵ دەدەین لینکێکی ئینگلیزی بۆ ببینینەوە. بەڵام زنجیرەی داونتن ئابی کراوە و خۆشم دەستم هەبووە لە بەشێک لە وەرگێڕانەکەی، ئەویش ئینشاڵڵا لینکەکەی لە خوارەوە دادەنین. ئێستا بزانین زنجیرەی یەکەممان کامەیە. یەکەم زنجیرەی خانەوادەیی کە زنجیرەیەکی زۆر تراژیدی و لە هەمان کاتدا پڕمانایە، زنجیرەیەکی کۆریە. ئەویش بریتە لە زنجیرەی مەدەر. زنجیرەکە لە ساڵی 2010 پەخشکرا، لە 16 ئەڵقە خۆی دەبینێتەوە کە هەر ئەڵقەیەک نزیکەی سەعاتێک دەبێت. ڕووداوەکانی زنجیرەکەش باس لە مامۆستایەکی ئافرەت دەکەن کە لە قوتابخانەیەک دەرس دەداتەوە، هەز دەکات یەکێک لە قوتابیەکانی بە جۆرێک لە جۆرەکان لە دەرسەکان و لەوانەکانی لا دەدات و لێ دەکۆڵێتەوە، دەبینێت کە قوتابیەکە لەلایەن دایکیەوە ئازار دەدرێت. ئەمە شوا دەکات کە مامۆستاکە ببێت بە جۆرێک لە دایک بۆ ئەو منداڵە. چیرۆکەکە زۆر تراژیدە، لە هەمان کاتدا زۆر بەمانایە. ڕووداوی وای تێدایە کە لەوانەیە بینەر بخاتە گریانەوە. نازام ئاخۆ تا ئێستا لە هیچ وێبسایتێک کراوە بە کوردی یاخودنا، بەڵام لینکی ئینگلیزیەکەیمان لایە، هەوڵ دەدەم لە خوارەوە دایدەنێم. ئینشاڵڵا بەم زوانش لە وێبسایتەکان دەیبینین بە کوردی، تا ئەوانش کە شارەزانین و لە زمانی ئینگلیزی تێناگەن بتوانن سەیری بکەن. ئەم زنجیرەیە بە یەکێک لە نایابترین و تراژیدیترین زنجیرە دراماکان دادەنرێت لە مێژووی زنجیرە کۆریەکان. دەشتوانم بڵێم بەڕای خۆم یەکێکە لە هەرە باشترین زنجیرە دراماییەکان بە درێژایی مێژوو کە خۆم بینی بێتم. زنجیرەکە ئەوەندە نایابە کە لە وێبسایتی My Drama List ڕێژەی 9.2 پێدراوە، لە وێبسایتی IMDb ڕێژەی 9 لە سەردەی پێدراوە، هەروەها لە وێبسایتی ڤیکی کە تایبەتە بە زنجیرە و فیلمە بیانیەکان ڕێژەی 9.9 لە 10 پێدراوە. واتە زنجیرەیەکە بە مانای کەلیمە زنجیرەیەکی نایابە. دڵنیام سەیری بکەن، پەشێمان نابنەوە، بەڵکو بۆ پێچەوانەوە لەوانەیە چاوەکانتان پڕ بێت لە گریان و لە هەمان کاتدا لە ماناکەی سوودێکی زۆر ببینن. هیوادارم ئەم لیستەتان بەدڵ بوو بێت. ئەگەر زنجیرەیەکی تر هەیە دەتانەوێت پێشنیاری بکەن، تکایە لە کۆمنتدای بنێن. بیریشتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن. هەوڵ دەدەم لە داهاتوودا ڤیدیۆی زیاترم دەبێت، چ لەبارەی فیلم، چ لەبارەی زنجیرە، چ لەبارەی کتێب، هەروەها بابەتی تری کۆمەڵایەتی کە جاروبارە دێنە پێشەوە. هەروەها ڤیدیۆکە شێر بکەن بۆ هاوڕێکانتان تا ئەوانیش سوودی لێ بینن. لە سۆشال میدیاش سەیرمان بکەن، لە ئینستاگرام و فەیسبوک و تویتەر فۆلۆم بکەن و لایک بکەن، تاکو هەر بابەتێکی نوێمان بڵاو کردەوە ئینشاڵڵا هەموو لایەک ئاگاداری بن. بە هیوام خۆشی لەو فیلم و زنجیرانە بکەن. سوپاس بۆ سێرکردنتان.